زۆر جار خەڵکی ئەڵێن یعنی هەندێک حەدیث باسەکەن یعنی زۆر بەهەڵە یعنی بزڵ پێچەوانەکەی تێگەیشتونە لە حەدیثەکانە بۆ چونکە نیان خوێندووە دیڕاستیان نەکردووە تەنها ئەوە ئەڵێن ئەدی لە حەدیثێکە پێغەمبەر نافەرمی عليه الصلاة والسلام إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم الحديثك پیغمبر افرمي عليه الصلاة والسلام افرمي خواهي قول السيري تستان ناكا جسم تان ناكات وسيري الرخصار تان ناكات بلكو سيري دلكان تان ناكات طبعا اگر بيتو بس ترجمه بكي او ترجمه كيتي بلا تفسير كي ادي ورده كاريكي اما زورتي اوازه وكو اياتك اتوبلي فويل للمصلين جهنم بونوش خوينكان اي طوابك الذين هم عن صلاتهم ساهون أواننا سنوجكانا كم ترخمن نقوي كنوجكات بوي أبي طوابك بالتفسير بزاني كما بس التي بالورقات كتزهنم بو نويش خوينا كان كواتا أم حديثة كأفرمي خواي قورا السيري الرخصار جلو بركتانا كبالكو السيري ضلطانا كات أما لكاتي كأبي الرخصار وجلو بركتانا الشرعي بيت إنزا دليش هل يعني ئەم کردارە باشانە جلوبەرگە شەرعیەکە بۆ ئافرەت پیاویش بە هەمان شێوە ڕوخسارێکی ئیمانانە ئەبێ هەڵقوڵاوی ئیمانێک بێت بۆی کە ئەم کردارە باشانەت لێ وەربگیرێت بەڵام ئەگەر ئافرەتێک ئەبینی ڕوت و قوتا جلوبەرگەشی زۆر خراپی لەبەرە گۆرانی بێژە لێوی بۆ تۆکسە دەموچاوی هەمووی عەمەلیاتە برۆی تاتووە ئەڵێ وەڵای من دڵم پاکە دڵپاچی علاقەی بەو جلوبەرگ و سیمادانیە خۆی جلوبەرگەکە و سیمایەکەت ناشەرعیە دڵەکەت پاک بێ یان پیس بێ هیچ مەوزوعەکە ناگۆڕێ خۆی کردارەکە جلوبەرگەکە ناشەرعیە یان وەکو کابرا زینا بکە بڵێ دڵم پاکە خۆی زینا بکە کارێکی بەدڕەوشتی خراپەکاریە داوێن پیسیە کارێکی قێزەونە علاقەی بەدڵەکە دانیە کردارەکە خۆی پیسە کابراەک دزی بکات بڵێ وڵات دڵم پاکە کرداری دزی بەخۆی پیسە کاسێک جاسوسی بکە بڵێ نیەتم پاکە جاسوسی بخۆی کارێکی خراپ و بەدڕەوشتی و ناپەسەندە کابراەک درۆ بکات کابراەک جنێو بدات کەسێک بوختان بە خەڵک بکات ئێتو ئەم کردارانە خۆی لە خۆیدا پیسە هیچ عیلاقەی بە نیەتەکە دانیە ئەم ئەو پەڕی فەقیر حاڵی ئەم کەسە ئاگەیرێ کاتێکە کردارێک قسەیەک یان کۆمنتێک یان جنێوێک یان چەقوویەک یان خوێنێک یان پارە خواردنێک یان زینایەک یان جلوبەرجی ناشەرعی لەبەر بکە یا خۆڕوتکردنەوەک یان تاتوو یان مەشروب خواردنەوە هەر کارێک لەو کارانە هیچ علاقەی بە نیەت دانیە کردارەکە خۆی پیسە نیەتەکە باش بیان خرابێت خۆی کردارەکە پیسە ئەمەیە ئەڵێن چی ئەڵێ ئینەمە الئەعمال بالنیەت ئەم حەدیث هەموو خەڵک ئەزانێ واتە یعنی هەموو کردارێک بە نیەت بەستراوەتەوە بەڵام هەموو کردارێکی باشیان خراپ بێگومان هەم کردارێکی باش بۆ چونکە کردارە پیسەکان علاقەی بە نیەت دانیە پیسەکە پیسە تۆ چەقۆ لە کەسێک بدەر نیەتم باشە نا خۆی چەقۆکە خۆی بریندارکردن کوشتن و بڕینە لە محکەمەی دەستکردی مرۆڤەکانیژە ئەڵێ علاقە بە نیەتەکە دانیە تۆ چەقۆ لە کابراداوە دزیت کردووە زینات کردو هەر کاری لە کردارانە علاقەی بە نیەت دانێ لای پەروەردگارش بە هەمان شێوە ئەبێ کردارەکە پاک بێ جوان بێ شەرعی بێت ئەوجا نیەتەکە ولكن ينظر إلى قلوبكم ئەم کردارە جوانت یعنی ئافرەتێک باڵە پۆشە پیاوێکە ئەبینی با بڵێن سیمایەکی ئیماندارانەی پێوە دیارە ئەبینی نوێژەکات حەجەکات خێرەکات زەکاتەدات قوربانی ئەکات سیلێ ڕەحم بەجێدێنێت ئەم کردارە جوانانە بە نیەتەکە بەستراوەتەوە نەگە دزی و ڕووتی و تاتوو بۆ تۆکسوانە بڵێ وەڵا بە نیەت بەستراوەتەوە چونکە ئینەمە الئەعمال بالنیەت وەرە تەواوی حەدیثەکەی باسکە باسیکات باسی ئەواکات کاتێک کەسێک کە مسلمان بوو لە مەکەوە هیجرەتی کرد کۆچی کرد بۆ مەدینە خانووەکەی ماڵەکەی بەجێ ئێش خزم کە سوکارەکانی بەجێ ئێش هات لە پێناوی خوای گەورە تێبکۆشێ لە مەدینە نەک بێت کردارێکی با بڵێن ڕیشی با بڵێن ئافرەتێک بێ خراپەکار بێت پیاوێک بێت خراپەکار بێتن و بۆ کارێکی خراپاتە بێت بەڵکو ئەم کردارە باشەی کۆچکردنەکەی کە ئەمە گەورەترین جیهاد و فی سەبیلیلا کە لە بنای خوای گەورە تۆ مەملەکەتی خۆت بەجێ بێڵێ بێی بۆ مەدینە بۆی کە لەگەڵ مسلمانانە ژیان بەسەر ببیت و مسلمانان سەر بخەیت کردارەکەی جوان بوو بەڵام نیەتەکەی پیس بوو کردارەکەی جوان بوو بەڵام نیەتەکەی پیس بوو بۆیە ئەم حەدیثەی فەرمووی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمووی ئینەمە الئەعمال بالنیات
وإنما لكل امرئ ما نوى بيقوم تنها نيتكشي بو حساب بيت يعني أم كوت كردني هاتني بو مدينة قيمتي نية كرداركي جوانا بلام نيتكي بيسا بو يفرمي فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله أويك هجرتي كردوا كوتي كردوا لمكة بو مدينة لبرخواو بيغمبركي كواتا أم كوت كردني بخواو بيغمبركيتي ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه هر کسی چیش بۆ دەستکەوتی دنیایەک ئەها کۆچی کردووە لەگەڵ مسلمانەکاندایە ڕیشی هێشتۆتەوە نوێژە کات جمعە و جەماعەتە کات هەموو شتەکان جێبەجێ کردووە بەڵام نیەتێکی ئێوە لە دنیادا شتێکی دەست بکەوێت یان ئافرەتێک بخوازێت ئافرەتێکی دەست بکەوێت کەواتە نیەتەکەی بۆ چاتۆ بۆ دنیا لدنیا یوسیبوها بۆ ئەوەی کە لە دنیا دەستکەوتێک چێبی کەواتە ئەم کۆچکردنەی و ئەم ڕیشەی و ئەم نوێژ و ڕۆژیانەی بۆ دنیا بووە بەڵام ئەگەر زینا و تەعەدای کردبایە ئەو حەدیثەی نافەرمێ بۆ چونکە کردارەکە خۆی قێزەونە بۆی ئاگادار بین کاتێک کە ئەڵێن دڵمان پاکە کە ئەڵێت کاتێک کەسێک ئەڵێ دڵم پاکە سەیری سیماکەی بکە سەیری جلوبەرجی بکە ئەگەر شەرعی بوو باڵاپۆش بوو ڕێک و پێک بوو قسەکانی جوان بوون ئەو جادە ئەو کاتە ئەڵێن ئینشاڵڵا نیەتەکەشی باشە چونکە لە ڕوخسارەوە لە کردارەکانیەوە لە جلوبەرگە شەرعیەکەیەوە شتی باشی لێ خوێنینەوە ئەوەی کە حکمە لەسەر ئێمە حکمی بەسەردادەین لە ڕوخسارەکە ئەڵێ شتێکی باشی لێ خوێنینەوە هەروەک لە حەدیثێکی ضعیفدا هەیە بەڵام ضعیفە بەڵام ناوەڕۆکەکەی ڕاستەکە فەرمێ إذا رأيتم الرجل يعتاد المساجد فاشهدوا له بالإيمان أجر كسكتان بيني هاتو تسوي مزقوتي أكر فاشهدوا له بالإيمان إيوه شاهدين بين كم كسا إيمان داره يعني كاتك أمرت على إخوة لقونا حكاني خوش با دعاء خيري بوكين أي شوين نواجي لسركين بو ألين كابرا هاتو تسوي مزقوتي أكر دلي بيز بو خراب بو أما نهزانين بلان لسر إيما ئەوەندە واجبە کە ئەزانین کە کابرایەک بۆ ئەهلی جمعە و جەماعەت بووە فەشهدوا له بالئیمان تاو بەڵام ئەوەی کە لە دڵدایە ئەمە عیبی خوای گەورەیە ئەو جە خوای گەورە ولكن ينظر إلى قلوبكم خوای گەورە سەیری دڵەکەیە کە دەوزارە ئەزانین کابرا داتە مزگەوتێ شتامە خەڵکانە نابین ئەدێتە مزگەوتێ ڕیشی لێ ڕیشی مە گەورەترە جلوبەرجی لێمە پۆشاکەی شەرعیترە بەڵام لەوانەیە ئەو بۆ جاسوسی بێت بۆیە لە قیامەتەوە بۆمانەوە دەرەکەوی کە ئەو کەسە لە تەنیشتەمە نوێژێکرد کابرایەکی خراپ بوو بەڵام لەسەر ئێمە ئەوەندەیە ئێمە شاهێدی ئیمانەکەی بۆ ئەدەین کەواتە بە شێوە گشتێکەی ئەم ئافرەتێک کە باڵاپۆشە ئەم ئافرەتێک کە کردداری باشە ئەم پیاوەی کە جلوبەرجی شەرعیە سیمایەکی شەرعی هەیە قسەکانی شەرعینە کردارەکانی شەرعینە ئێمە ئەڵێن ئینشاڵڵا نیەتەکەشی باشە ئێمە حکمی باشەی بەسەردا ئەدەین و نیەتەکەشی لای پەروەردگارە لای ئێمە نییە ئێمە بۆمان نییە دڵی هەڵدڕین و بزای تاخۆچی تێدایە و دەفتەری عمالەکانی هەڵبێنەوە ئەمە نە ئەتوانین نەکاری ئێمەش بەڵکو ئەمە کاری خوای گەورەیە بەڵام ئێمە لە دنیادا سەیری ڕوخسارەکەیەکەین بەڵام ئەگەر ئافرەتێک یان پیاوێک جلوبەرجی ناشەرعی بوو سیمایەکی ناشەرعی بوو تاتوو ماتووی پێوە بوو مەشروب و خراپەکاری پێوە دیار بوو ئێمە حکمە دێنین کابرایەکە تەواو ئێمە ئەیبینە سەر شەریعەتی ئیسلام نیە بەڵکو لە شەریعەتی ئیسلامە ئێمە حکمی ئەوەی بەسەردەن کە ئەیبینین کەواتە ئافرەتێک ئەگەر خراپە کار بوو و جلوبەرجی خراپ بوو هەتاس پێم بڵێت دڵم پاکە پیاوەکی خراپی مەشروب خۆری ئاهلی قومار و بازاڕەکان بوو داوێن پیس بوو خوا نەخواستە ئەم کابرایە هەتاس پێم بڵێت دڵم پاکە ئەمە هەر ئەڵێن ئەمە کابرایەکی خراپە لەبەرەوەی کردارەکانی خراپە جلوبەرگەکەی خراپە